تەسلیم نەبوون بە حجابی زۆرەملێ دەستکەوتێکی بێگەڕانەوەی شۆڕشی ژینە. ئارمیتا گەراوەند کچێکی تازەلاوی تەمەن 16 ساڵ لە ڕۆژی 9 ڕەزبەرەوە بەهۆی ئازار و ئەزیەتی مەمورانی کۆنتڕۆڵی حجابەوە لە پێکەوت و ئێستا ماوەی 6 ڕۆژە لە حاڵەتی بێهۆشیدا لە نەخۆشخانەی فەجری سەر بە هێزی ئاسمانی بەسەر دەبات. لەو ڕۆژەوە تا ئێستا نەخۆشخانەی نیزامی فەجر شوێنی بەستەریبوونی ئارمیتا لە گەماروەی هێزە ئەمنیە لیباس شەخصەکاندایە و سەرجەم ملاقات و سەردانەکان بۆ ئەو نەخۆشخانەیە هەڵوەشاوەتەوە. هەندێک لە راپۆرسەکان باس لەوە دەکەن کە ئارمیتا گواستراوەتەوە بۆ ژوورێکی نادیار و سەرجەم کارمەندانی نەخۆشخانەکە شەو و ڕۆژ لەژێر چاوەدێریدان و هۆشداریان پێدراوە کە هیچ وێنە و راپۆرتێک سەبارەت بە دۆخی ئارمیتا بڵاو نەکەنەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا پرسی بێهۆشبوونی ئارمیتا گەراوەند کاتێک بەبێ حجابی ئیجباری پێدەنێتە ناو وێستگەی مترۆ لە لووتکەی هەواڵەکانی ئێران و جیهاندا بووە. لەم پەیوەندیەدا ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی ڕۆژی هەینی 14 ڕەزبەر بەیاننامەیەکی بڵاو کردەوە. لەم بەیاننامەدا هاتووەکە بەرپرسانی کۆماری ئیسلامی دەبێ ڕێگە بدەن بە شاندێکی نێودەوڵەتی سربەخۆی پێکات و لە کارناسانی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان کە لێکۆڵینەوە لە چۆنیەتی ڕووداوی بێهۆشبوون و بەستەریبوونی ئارمیتا گەراوەند لە نەخۆشخانە بکەن. ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی هەروەها ئاماژێ بە راپۆرسەکەی دوێنێ ڕۆژنامەی گاردیەن کردووەکە لە زمان شاید حاڵێکەوە ڕاگەیاند بوو دوای ماوەیەکی کەم لە چوونی ئارمیتا گەراوەند بۆ ناوواگۆنی مترۆکە مەئمورێکی ژنی کۆنتڕۆڵی حجابی ئیجباری بەهۆی ڕەشاو نەکردنی حجابی حکوومەتی لەگەڵ ئارمیتا تووشی تێکەڵچوونی زارەکی دەبێ و بە تووڕەیەوە پاڵی پێوە دەنێت و دەیخاتە سەرزەوی. کۆمیتەی سەربەخۆی ڕاستی دووزی نەتەوە یەکگرتوەکانی ڕاگەیاندووەکە لێکۆڵینەوە لە ڕووداوی بێهۆشبوونی ئارمیتا گەراوەند دەکات کە ساڵێک دوای گیانەدەستانی ژینە ئەمینی لە گرتوخانەی گەشتی ئێرشاد ڕوویداوە. دانانی مەئمورانی کۆنتڕۆڵی حجاب لە ناو مترۆکان و چاودێر لە زانکۆکان بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی جلوبەرگی کچانی لاوی وڵات بەشێکە لەو شەڕە سەرتاسەریەی کە حکوومەت لە دژی ژنانی ئێران خستوویەتە ڕێ. پێشڕەوی ژنانی بوێر و ئازادیخواز لەم نەبەردەدا حاشا هەڵنەگرە، ڕژیم کەوتووەتە دۆخی بەرگریکردنەوە. لەو ڕۆژەوە کە ئارمیتای ئازیز کەوتە کۆماوە شارەوانی تاران لە ترسی شەپۆلی تووڕەی خەڵک ئەو 400 مەئمورەی کۆ کردووەتەوە کە لە مترۆی تاران جێگیری کردبوون. لە ڕاستیدا کردەوەکانی ئەم ڕژیمە لە بەرامبەر خۆڕاگری بەربەڵاوی ژنان و کچانی لاو لە سەرانسەر ئێران جگە لە هەوڵێکی داماوانە و سەر لێ شێواوانە هیچی تر نییە و ئەوەی کە ئەم ڕۆژانە و لەم بوارەدا ڕوودەدات دەستکەوتێکی بێگەڕانەوەی شۆڕەشی ژن ژیان ئازادیە. واقعیت ئەوەیە کە کۆماری ئیسلامی بەرامبەر بە خەباتی ژنان تووشی سەر لێ شێواوی و داماوی بووە. ئەگەر لە سەرەتای ئاخێزی ژینادا کشانی لاو مەیدانداری خەباتێکی خوێناوی بوون، ئێستا دایکان و دایە گەورە و ملیۆنان ژنی دژە حیجاب لە پاڕیزی کشەکانیاندا وەستاون. ئەگەر بەرپرسانی ڕژیمی ئیسلامی پێیان وابوو کە بە ژەهراویکردنی کچان لە قوتابخانەکان دەتوانن بەسەر ڕاپەڕینی ژناندا زاڵ بن، ئێستا ئیتر لەگەڵ ملیۆنان ژنی لێهاتوو خاوەن ئەزمون کە لە چەندەیە ڕابردوو هەموو ڕێشوێن و سیاسەت و یاسا دژەژنەکانی ڕژیمیان لەگەڵ شکەست بەرەوڕوو کردوێتەوە چی دەکات؟ ژنانی ئێران لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا هاوکات لەگەڵ شینی کرێکار زۆرترین سەختی و ئازاریان بەدەست ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بینیوە. یەکەم هێرشی گۆپاڵ بەدەستەکانی ڕژیمی ئیسلامی بۆ سەر ئەو ژنە ناڕازیانە بوو کە بوێرانە لە دژی خانەنشینکردنی ژنان و سەپاندنی حجابی زۆرەملێ شەقامەکانیان کرد بە مەیدانی خەباتێکی پڕجۆش و خرۆش و ڕێبراوانە. ئەگەر مەبەستی بەرەی دژە شۆڕش لە هێرشکردنە سەر ڕیزەکانی ژنان سەرەتای سیاسەتێکی کۆنەپەرستانە و
زاڵبوون بەسەر ژناندا و یەکەمین سەنگەر بوو بۆ هێرشکردنە سەر سەرجەم داواکاریەکانی خەڵک و پاشەکشەکردن بە شۆڕش و سەرنجام زاڵبوون بەسەر هەموو کۆمەڵگادا بۆ بەرەی شۆڕش و بەتایبەت ژنان دفاع لە شۆڕشێکی بەگڕوتین بوو کە هەر لە یەکەم هەنگاوەکانیدا لەگەڵ دژە شۆڕشێکی وەحشی و تا سەر ئێسقان کۆنەپەرست بەرەو ڕوو دەبووەوە. لە ماوەی 2 بۆ 3 ساڵدا کە هێشتا بەڵێسەکانی شۆڕش نەکوژابووەوە، خۆڕاگری و بەرخۆدانی ژنان یەکێک بوو لە پایەکانی بەردەوامبوونی شۆڕش. ئەگەرچی کۆماری ئیسلامی سەرنجام توانی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران لە پێناو ئازادی و ژیانێکی باشتردا سەرکوت بکات، بەڵام لە ماوەی 44 ساڵی ڕابردوودا بزوتنەوەی کرێکاران، بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی خوێندکاران و بزوتنەوەی شۆڕشگەرانی کوردستان بە هەموو هەوراز و نشیوەکانیەوە بێپسانەوە درێژەیان بە خەباتی خۆیان داوە. لە تەواوی ئەو ماوەیەدا خەباتی ژنان لە پێناو ڕزگاربوونی هەمیشەییدا بەردەوام یەکێک بووە لە پایەکانی خەبات و خۆڕاگری لە بەرامبەر حکوومەتی ئیسلامی و یاساکانیدا.